ئەو نیشتمانیانی بەڕێز بە یەکەوە بەهێزترین. ئەمە تەنها دروشمێکی هەڵبژاردن نییە، ئەمە بیرۆکەیەکە کە بە درێژایی چەندینەوە پاڵنەر و هێزی ئێمە بووە وەک نەتەوەیەک. بە یەکەوە بەهێزترین، بە یەکبوون و یەکگرتوویمان لە بەغدا دەتوانین موچە و خزمەتگوزاری و سەقامگیری بۆ هەرێمی کوردستان مسۆگەر بکەین. بە یەکەوە دەتوانین داکۆکی لە کوردستانی بوونی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان بکەین. بە یەکەوە دەتوانین شەڕی پاراستنی مافی پێکاتەکان و زامنکردنی ژیانێکی شایستەتر بۆ هەمووان بکەین. داواتان لێ دەکەم لەم هەڵبژاردنەدا دەنگ بە کاندیدی هاوپەیمانی کوردستان بدەن، لەبەرەوەی بە یەکەوە بەهێزترین و بە یەکەوە تیمێکی یەکگرتوو دەنێرینە بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئێوە کە خەمی ئێمەن. بە یەکەوە خەونی مامجەلال و کاکنەوشیروان بەدی دەهێنین و ڕێککەوتنامەی دەباشان سەردەخەین. بە یەکەوە ڕۆحی ئەو دوو سەرکردە مەزنە شاد دەکەین. بە یەکەوە بەهێزترین.